وەک ئاماژەمان پێکرد ئەمڕۆ ڕۆژی جیهانی کرێکارانە لە ڕۆژی جیهانی کرێکارەوە لە سەرتاسەری جیهان ئەم یادە بەرز ڕادەگیرێت. لە هەرێمی کوردستانیش دیارە ئەمڕۆ چەندین چالاکی جۆرا و جۆر هەیە کە بۆ بۆنەی ڕۆژی جیهانی کرێکارانەوە بەڕێوە دەچێت. دوێنێ هاوکارم کاک ریاض راپۆرتێکی لەسەر دۆخ و گوزەرانی کرێکار بۆ ئامادەکردوین بە تایبەتی لە شوێنی کارکردنیان. پێکەوە بینەی راپۆرتەکە دەبین و دوای دەچینە سەر تەوەری سەرەکی بەرنامەکەمان. ساڵی 1856 کرێکارانی ئوسترالیا لە پێناوی چەسپاندنی 8 سەعات کارکردن لە ڕۆژێکدا گرد بوونەوە. ئەم گردبوونەوەیەش کاریگەری زۆری هەبوو لە سەر چەسپاندنی مافەڕەواکانی کرێکاران. کاتی ستانداردی 8 کاتژمێری کارکردنیش بۆ ئەو ڕووداوە دەگەڕێتەوە و بەهۆی کاریگەری ئەو گردبوونەوە و ناڕەزایەتیی کرێکارانی ئوسترالیاش ساڵانەیەکی 5 بۆ ڕۆژی جیهانی کرێکاران دانراوە لە سەرتاسەری جیهاندا و لە 8 وڵاتی دنیاشدا دەکرێتە پشووی ڕەسمی وەک ڕێز و وەفایەک بۆ کرێکارانی دەستی کار. کەسان هەموو ڕۆژێ هەیژین هاژین منە و کەسان هەموو ڕۆژێ هەیژین هاژین ژیانی ئەمڕۆ مەفرۆشم بۆ کڕینی نانی سبەی ژیانی ئەمڕۆ مەفرۆشم بۆ کڕینی نانی سبەی ئەمڕۆژ دیسان هاتوومە دەر هەیژین هاژین ئەمڕۆژ دیسان هاتوومە دەر هەیژین هاژین ژیانی ئەمڕۆ بێفرۆشین. وەڵی من لە ڕۆژێکەوە ئاوا تەمەنم گەیوەسە 20 ساڵ کەمتریش من هەر کرێکاری بووم وڵاغاریم کردووە و جوتیاریم کردووە و هەر لە زەحمەت و ناڕەحەتیا بوو. بەئاواتەوە من ساڵێک لیباسی ئیش نەکەمە بەرم چلوبەرگی ئیش نەکەمەرم دێ هەر ڕێ نەکەوتەوە ناکرێ و نایژێ. وڵی بۆی ئێمە مەشغەڵەتی ژیان وای لێکردنی ئاگامان لە هیچ نییە، یعنی بەڕاستی ینی ژیان زۆر ناڕەحەتە لە ئێمە بۆ ئێمە بێ چۆنڵی بێ کەسێکە لێ پرسیینەوە بکار لێ بەخەم تۆ بێ بەدەم تۆ بێ. وڵی من وەکو معاملە لەوانەیە پرسیارە خۆشیان بکەم وەکو برای معاملە وەکو کەسێکی نزیک لە خۆم معاملیان لەگەڵاکەم وەکو وەساو کرێکار معاملیان لەگەڵانە وەکو ڕەفیقێ وەکو برای معاملیان لەگەڵام لە ئیشەکەمە. لە ئێرانەوە هاتووم و کرێکارم و ئیشم نەبوو هاتووم بۆ ئێرە بۆ کرێکاری و ژنوم ناڵمەیە و ئیشی وا لە ئێرانە نەبوو هاتووم بۆ ئێرە بۆ کرێکاری. ئێمە خەلکی ڕۆژاوان ناوی من حسێنە خەلکی ڕۆژاوانە پەنابەرن هاتون ئێرە لەبەر وەزعی سووریا و شەڕۆ درستەوە لە 2016 ئێمە هاتون ئێرە. ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوین یەک تشتی هەیە لە هەموو جیهان ڕۆژی کرێکار توانێت استیراحەت بکە و ڕۆژێکی خۆش دەرباسکە. ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوین بەلە عەکسە مەوزوع عەکسە هەموو دنیا استیراحەت دەکە بەس کرێکاری ئیشەکە. من ئەو کەسەم هەموو ڕۆژێک هەیژین هەیژین ژیانی ئەمڕۆ مەفرۆشم بۆ کڕینی نانی سبەی. مەسعود محەممەدی بیریار و نووسەری گەورەی کورد پێچەوانەی مارکس و مارکسیەکان بڕوای وابوو کە پێویستە کرێکارانی جیهان یەک نەگرن و هەمیشە پەرتەوازە و دژ و ناکۆک بن، چونکە یەکگرتنی ئەوان بریتە لە پەرتەوازەبوونی زلهێزان و ستەمکارانی دنیا و هەوڵدان و شەڕ و فەرتەنەیان بۆ بەدەزێنانی بەرژەوەندیە خراپەکانی خۆیان. بۆیە مەسعود محەممەد پێی وایە پێویستە کرێکارانی دنیا ناتەبا و ناکۆک و یەکنەگر بن بۆ ئەوەی خەوی غەفڵەت لە چاوی ستەمکاران و زلهێزانی دنیا بزڕێنن. ڕیاض کاکە مەحموود، تایبەت بە پەیامی ڕۆژ، سلێمانی.